ئیسلامی کۆماری سێدارە چل ساڵە داگیرکاری دەکات لەسەر گەلی ئێران، لەسەر ژن، لەسەر پیا و لەسەر یاخنی هەرچی بڵێیت، لەسەر کۆڵبەر بە هەموو شێوازێکدا گەلی ئێران دەتەوسێنیتەوە، ژن دەتەوسێنیتەوە بە خاتری قژێکی ژن دەکوژی. ژن ژینە ئەمینی هیچ گوناحێکی نەبوو، هیچ خەتایەکی نەبوو، تەنیا ئەوەندە چوو بۆ بە ئارەزۆی خۆی چوو تۆزێک لە تاران پشوێکی وەرگری ئیسراحەتێکی بکە، ژنێک کچێکی خوێندکار بوو، یعنی هیچ کارێکی خراپی نەکردبوو کە بەهانەیان پێگرت و گوتیانەتەوە قژت بە دەرەوەیەوە لێیاندا و زۆریان لێدان و پێدادانێکی زۆریان لێدا، ینی ئەو کچە شەید. یعنی ئێستاش گەلی ئێران تازە بێدەنگ نابێ، ژن پێداچوونەوەیان لەسەر کردووە، یانی گەلی ئێران هاتوونە سەر شەقامەکان و بەڕاستی چالاکی دەکەن و ڕێکپێوان دەکەن و بێدەنگ ناکەن، قبوڵ نابێت. ئەمە هەر بە خاتری ژینە ئەمینی نەبوو، بە خاتری گەلی ئێرانە. گەلی ئێران لە مێژە دەتەوسێتەوە، گەلی ئێران لە مێژە داگیرکاری ئێرانی لەسەرە، یعنی بە هەموو شێوازێکدا گەلی ئێران دەتەوسێنیتەوە. دەیان ئیعدام دەکا بە هەزاران ڕۆژێ، بە سەدان گەنجانی ئیعدام دەکا، بە سەدان ژن دەگیری لە زیندانەکانیان دەکا، محتادیان دەکا. هەروەها گەلی کورد بە هەموو شێوازێکدا دەتەوسێنیتەوە. نەهێڵی گەلی کورد ژیان بکە، ژیانی بۆ گەلی کورد نێشتەوە. گەلی کوردیش ینی چێردی گەیوەتە ئێستان، تازە گەلی کوردی ئێران چێردیان گەیوەتە ئێستان، ناتوانن چی دیکە دانانیشن، چی دیکە هەڵوێستیان دەبێ و بەرامبەر بە جەمهوری ئیسلامی. ئەمە ئێستا هەموو ژینە ئەمینین، بەڕاستی ئێمە لەلایەن ژنەوە ژینە ئەمینین، هەمومان ناین. ئێمە دەوڵەتی جەمهوری ئیسلامی کۆماری سێدارە بە توندی ئیدانە دەکەم، مەحکومی دەکەم، ڕوسیا شەرمەزاری دەکەم. ئەمن سێ کوڕم بەدەستی جەمهوری ئیسلامی بەدەستی کۆماری سێدارە شەهید بووم. ئەمن بۆ خۆم لێرم ئەمە ڕەحەکەم لەگەڵ گەلی ئێرانە. پێم خۆشە ئێستام لەگەڵ گەلی ئێران بم، چالاکی و ڕێپێوان بکەم، لەگەڵ گەلی ئێران بم، لە نێو جادەکاندا چالاکی بکەم. ئەمن ئامادەم ژیانی خۆم لەسەر دەستی خۆم داناوە، خۆم پیدا کردووە، ینی لەو شەڕ و خەباتەدا ژیانی خۆم بەرخت بکەم. ئەمما گەلی کورد سەرکەوێ، گەلی کورد سەرکەوتنەوە دەستبێنی، ژن سەرکەون، ژن چەند ساڵە، ژن 400 ساڵە ژن، یعنی لە بندەستیدا، لە کۆیلەتیدا. ژن قەت حەسانەوەی نەبوو، ژنیش حەقی هەیە، ژنیش ژیانە، ژن ژیان ئازادیە، ژن خوشکە، دایکە. ئەگەر ژن نەبێ پیاویش نابێ، ئەگەر پیاو نەبێ ژنیش نابێ. ژن و پیاو بەیەکەوە جوانن، ئەمە ژن باچی بندەست نەبێ. داواکاریم هەیە لەسەر جەم گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان پشتیوانی بکەن لە گەلی ئێران، پشتیوانی بکەن لە ژنانی ئێران، نەهێڵن چیتر ئەو خەڵکە بندەست بێ، نەهێڵن چی دیکە گەلی ئێران مەترسێ. من وەکو ژنێک دژیری خۆم بۆ ژینە ئەمینی سەر ڕێز و نوازشدا دەمێنم بۆ بنەماڵەکەی بۆ کەسوکاری. من لێرەوە پێیان دەڵێم بە گەلی ئێران دەڵێم ئێمە هەموو ژیناین، ئێمە لە پشتگوێچین، ئێمە دەوڵەتی کۆماری ئێران شەرمەزار و ڕسوا دەکەین، با دەسەڵگرێت لە کوشتنی کوردان، لە کوشتنی مرۆڤەکان. هەتا کەینێ بەسە خوێن ڕشتن، بە خوێن ڕشتن هیچ شتێک سەر ناکەوێت، بەسە بە خۆی دابچێتەوە، بەسی هیچ کاو مرۆڤانە نەکاتە خوێنایە و خڵتانی خوێن و بیانتە بە قوربانی خۆی. ئێمە لێرەوە وەکو گەلی بە ژنێکی باشوور ژیوی خۆمان بۆ لێ هەواڵ ژینا دەکەین، سەرخۆشی خۆمان بە عایلەکەی ڕادەگەیەنین، پشتیوانی خۆمان بۆ گەلی ئێران ڕادەگەیەنین. هەر هەموو کاتێک بەوە نیە دوورین، ئێمە لە پشتیانین، ئێمە لە بیریان ناکەین. ئینشاڵڵا بەو زوانە دەوڵەتی نائیسلامی بە خۆیدا دەچێتەوە، دەسەڵگرێت لە کۆمەڵکردن و لە کوشتنی مرۆڤەکان گەورە و بچکیان.